سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان دەنگ بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ کۆبوونەوەی دایکانی دادخوازی سنا لە ماڵی داریوش عەلیزادە دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی لە پیرانشار بۆکان و جوانڕۆ پەیامی پشتیوانی دایکانی شۆڕژگەری کۆبانی بۆ هێزەکانی سووریای دموکراتیک یان بەختکردنی دوو شێروانی سووریای دموکراتیک لە دەیرە زۆر هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان لا کرێکارانی ئەرکان سالس لە پارسی جنوبی دەرکردنی 120 کرێکاری کارخانەی فولادی ڤیان لە هەمەدان یانە دەستان و برینداربوونی 16 کەس بەهۆی چەقینەوەی گاز لە یاست لە سەدەرەدانی سێ بەندکراو لە چەند زیندانی ئێران دوورکۆچنەوەی نزیک بە 1 ملیۆن قوتابی لە خوێندن و ونبوونی 69 کۆچبەر لە کەناراوەکانی مەغریب. کۆبوونەوەی دایکانی دادخوازی سنا لە ماڵی داریوش عەلیزادە. شەوی پێنجشەممە 6 بەفرانبەر کۆمەڵێک لە دایکانی دادخوازی شۆڕشی ژینە سەرزانی ماڵی نەمەر داریوش عەلیزادەیان کرد لە شاری سنە و یەک ڕێزی دایکانی دادخوازیان دووپات کردەوە. دایکانی دادخوازی شۆڕشی ژینە وێڕای ڕێزلێنان لە یادی داریوش عەلیزادە و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردەوە و بۆ جارێکی دیکە یەک ڕێزی و یەکگرتووی خۆیان بۆ داکۆکی لەسەر مافەکانیان دووپات کردەوە. دەست بە سەرکردنی سێ هاوڵاتی لە پیرانشار بۆکان و جوانڕۆ ڕۆژانی سێشەممە، چوارشەممە و هەینی 4، 5 و 7 بەفرانبەر سێ هاوڵاتی خەڵکی شارەکانی پیرانشار بۆکان و جوانڕۆ بەناوەکانی ئارام مەحەممەدی، ئەفشین ساعدی و ئیبراهیم گۆڵانبەر برای هەمیشە زیندوو ئیسماعیل گۆڵانبەر لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە شاری جوانڕۆ لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. بەیانی هەینی ئارام محەممەدی هاوڵاتی خەڵکی گوندی پسوەی سەر بە شاری پیرانشار لە هێرشی هێزەمنیەکانی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. هەروەها ئێوارەی ڕۆژی سێشەممە ئەفشین ساعدی شارۆمەندی خەڵکی بۆکان لەلایەن ئێدارەی دەسەڵاتەوە ڕفێندرا و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستان نییە. لە لایەکی دیکەوە ڕۆژی چوارشەممە ئیبراهیم گۆڵانبەر ئەنجامی بنەماڵە دادخوازەکانی جوانڕۆ لە کاتی گەڕانەوە لە شاری ساران و نزیک شاری بێستون هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی دەست بەسەر و ڕاگوێزی شوێنێکی نادیار کرا. پەیامی پشتیوانی دایکانی شۆڕژگەری کۆبانی بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک. شەوی پێنجشەممە 6 بەفرانبەر کۆمەڵێک لە دایکانی شۆڕژگەری دانیشتووی گوندەکانی دۆروبەری کۆبانی بە هەڵگرتنی چەک پەیامی پاڵپشتی خۆیان بۆ هێزەکانی سووریای دموکراتیک دووپات کردەوە. پاش هەڕەشەی ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە هێزەکانی سووریای دموکراتیک کە ڕاگەیاندبوو ئەگەر چەک دانەنێن با چەکەکانیەوە دەیان نێژین، دایکانی شۆڕژگەری کۆبانی و گوندەکانی دۆروبەری بە هەڵگرتنی چەک پەیامێکیان بڵاو کردە و ڕایان گەیاند دەیان ساڵە کۆمەڵکوژ دەکرێن و قەت کۆڵمان نەداوە، هیچمان بۆ لەدەستان نییە و بەسەر و ماڵ و گیانەوە پشتیوانی لە هێزەکانی سووریای دموکراتیک دەکەین و دڵنیاین کە سەراکەوی. گیانبەختکردنی دوو شێروانی سووریای دموکراتیک لە دەیرە زۆر ڕۆژی پێنجشەممە 6 بەفرانبەر چەکدارانی داعش لە دوو لاوە هێرشیان کردە سەر هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕۆژهەڵاتی دەیرە زۆر و بۆ هۆیەوە دوو شێروانگیانیان بەخت کرد. وتەبێژی هێزەکانی سووریای دموکراتیک ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە وتی چەکدارانی داعش بە پاڵپشتی تورکیا لە دوو قۆڵەوە هێرشیان کردووەتە سەر هێزەکان لە دەیرە زۆر و دوو شێروانیان شەهید بووە. فەرماندەیی هێزەکانی سووریای دموکراتیک سەبارەت بە درێژە هێرشەکانی دەوڵەتی تورکیا و گروپە جیهادیەکان بۆ سەر منبج و کۆبانی هۆشداری بە هاوپەیمانی نێودەوڵەتی داوتی
شانە نووسووەکانی داعش هاوکات لەگەڵ ئەو هێرشانە چالاکتر بوون و پاش ڕووخانی ئەسەد چەک و چۆڵی زۆریان دەستکەوتووە. ئەگەر هێرشەکانی دەوڵەتی تورکیا ڕانەگیردرێت کۆتایی بە ئۆپراسیۆنەکانیان دژ بە داعش دێنێ. هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان لە کرێکارانی ئەرکان سالێز لە پارسی جنوبی. بەپێ راپۆرتی شۆڕەی هەواهەنگی ناڕزایەتی کرێکارانی نەوت ناوەندە ئەمنیەکانی ڕژیم هەڕەشەی دەرکردنیان لە 15 کەس لە کرێکارانی ئەرکان سالز کردووە. لە ڕاگەیاندنی ئەو شۆڕایەتە هاتووە 15 کەس لە هاوکارەکانیان کە نوێنەرایەتی 120,000 کرێکاری ئەرکان سالسی شاغڵ لە سەنعەتی نەوت دەکەن بە بیانووی داکۆکیکردن لەسەر مافی هاوکارەکانیان خڕانەتە ژێرگوشار و هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. داوا لە هەموو هاوکارەکانی ئەرکان سالز پەیمانی و ڕەسمی نەوت دەکەین پەیامی یەکگرتووی کرێکارانی ڕەسمی نەوت ئاراستەی دەسەڵاتداران بکەن تاکو بزانن کرێکارانی سەنعەتی نەوت قەت پشتی هاوکارەکانیان بەرنادەن. دەرکردنی 120 کرێکاری کارخانەی فولادی ڤیان لە هەمەدان. بەهۆی بڕینی بەردەوامی کارەبا کارخانەی فولادی ڤیان لە شاری هەمەدان کار و چالاکیەکانی ڕاگرت و 120 کرێکاری لەسەر کار دەرکرد. بەپێ راپۆرتەکان ئەو 120 کرێکارە 4 بۆ 15 ساڵ پێشینەی کاریان بووە و ناڕزایەتیەکانیان ناکامێکی نەبووە. بە پێزانیاریەکان بەڕێوەبەرایەتی کارخانە هۆکاری دەرکردنی کرێکارانی بۆ نەبوونی سەرچاوەی ماڵی و نەزانی وامی بانکی ڕاگەیاندووە لە حاڵێکدا شەرکەت وامی وەرگرتووە و کەس نازانێت پارەکەی لەکوێ سەرف کراوە. گیانەدەستان و برینداربوونی 16 کەس بەهۆی چەقینەوەی گاز لە یەست. ڕۆژی هەینی هەفتی بەفرانبەر بەهۆی دوو ڕووداوی چەقینەوەی گاز لە شارەکانی یەزد و تەفت 3 کەس گیانیان لەدەستا و 13 کەسی دیکەش بریندار و ژاراوی بوون. بەپێ راپۆرتی مێدیەکانی ئێران یەکەیەکی نیشتەجێبوون لە شەقامی کاشانی یەزد بەهۆی دزەکردنی گاز تەقیوەتەوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 3 کەس گیانیان لەدەستاوە و 6 کەس کە سییانیان منداڵ بوون بە سەختی بریندار بوون. لە ڕووداوی دووهەمدا گاز لە خانوویەکی شاری چەفت تەقیوەتەوە و ساختمانەکە ئاگری گرتووە. لە کامی ئەو ڕووداوەدا 7 کەس ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە سێدارەدانی 3 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 3 بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی عراق، جیرۆفت و خوڕەماوە لە سێدارە دراون. بەپێ راپۆرتەکان 2 بەندکراو بەناوەکانی یار حسێن شۆکری و حسێن ئەرجمەند بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی خوڕەماوە و عێراق ئیعدام کراون. لەلایەکی دیکەوە بەندکراوێکی خەڵکی ئەفغانستان بە ناوی جاسم جەهانتیغ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی جیرۆفت لە سێدارە دراوە. چوونە سەرەوە نرخی دۆلار بۆ سەروی 80,000 تمەن. بەپێ راپۆرتەکان نرخی هەر دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی ئێران سنووری 80,000 تمەنی تێپەڕگرتووە و کارناسانی ئابووری سەبارەت بە کۆڵەپەس یان داڕمانی ئابووری وڵات هۆشدار بە بەرپرسانی کۆماری ئیسلامیەدان. بە پێ دوای نامارەکان هەر دۆلارێکی ئەمریکی بە 80,300 تمەن مامەڵەی پێوەکراوە و نرخی هەر یۆرۆ گەیشتوەتە 83,000 تمەن و هەر پۆندی بریتانیا سنووری 100,000 تمەنی ڕەت کردووە. کارناسانی ئابووری سەبارەت بە گەیشتنی نرخی دۆلار بە 90,000 تمەن و داڕمانی ئابووری هۆشداری دەدەنە بەرپرسانی کۆماری ئیسلامی و دەڵێن داڕمانی ئابووری دەبێتە هۆی سەرهەڵدانی دەیان کێشەی کۆمەڵایەتی و حکوومەت ناتوانێت گرژی و ئاڵۆزیەکانی نێو کۆمەڵگا کۆنتڕۆڵ بکات. دوورکەوتنەوەی نزیک بە 1 ملیۆن قوتابی لە خوێندن. بەپێ دوایین سەرژمێری ناوەندی ئەماریێران 992,521 قوتابی لە پرۆسەی خوێندن دوورکەوتونەتەوە. بەپێ ئەو راپۆرتە 17 ملیۆن قوتابی لە قۆناغە جیاجیەکانی پەروەردە وانە وەردەگرن، بەڵام 922,521 قوتابی بەهۆی هەژاری
بێئیمکاناتی، نابەرابەری لە سیستمی ئامۆزش و پەروەرش، کێشەی فەرهەنگی و کۆمەڵایەتی لە خوێندن دوورکەوتوونەتەوە. قوتابیانی قۆناغی سەرەتایی 2 لە سەدی دوورکەوتووان لە خوێندن پێک دێن و قۆناغی مامناوەند 23 لە سەد و قۆناغی کۆتایی 12 لە سەدی کۆی گشتی قوتابیانی دوورکەوتوو لە خوێندن پێک دێنن. دەستبەسەرکردنی ڕۆژنامەوانێکی ئیتالیایی لە تاران. وەزارەتی دەرەوەی ئیتالیا ڕایگەیاند ڕۆژی 19 دەسامبری 2024 ڕۆژنامەوانێکی خەڵکیە وڵاتە بەناوی چیچیلیا سالا لەلایەن پۆلیسی ئێرانەوە دەستبەسەر کراوە. ئانتۆنیۆ تاجانی وەزیری دەرەوەی ئیتالیا ڕایگەیاندووەکە بە دوواداچوون بۆ کەیسی ئەو ڕۆژنامەوانە دەکەن و ڕۆژی 27 دەسامبر سەفیری ئیتالیا لە تاران توانیویە چاوی بە چیچیلیا بکەوێت. هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ دەڵێن ئەو ڕۆژنامەوانە لە کاتی بەڕێوەبردنی ئەرکەکانی لەلایەن پۆلیسەوە دەستبەسەر کراوە. دووە هەواڵ. ونبوونی 69 کۆچبەر لە کەناراوەکانی مەغریب. ڕۆژی هەینی 7 بەفرانبار پۆلیسی مەغریب ڕایگەیاند کە 69 کۆچبەر بەهۆی وەرگەڕانی بەلەمەکەیان لە کەناراوەکانی وڵاتە بێسەر و شوێن بوون. بە وتەی پۆلیسی مەغریب بەلەمەکە 80 سەرنشینی بووە و تەنیا 11 کەسیان ڕزگار بووە و چارەنووسی 69 کەس دیار نییە. ڕۆژی ڕابردووش ڕێکخراوێکی مەدەنی لە ئیسپانیا ڕایگەیاندبوو کە لە ساڵی 2024دا زیاتر لە 10,000 کۆچبەر لە ڕێگای گەیشتن بە وڵاتە گیانیان لەدەستاوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.